باشە بۆچی لە خەیاتەکە ڕێگر بوو ئەمە بڵین ئەوەی تراون توێتی لە ماڵەوە دانی شەو مەچۆرە دەرەوە ئێخۆ خەیاتەکە تۆ لە ناو ماڵی خۆتە ئەیکەی ئەمەشە هەر ڕێگر بوو خەیاتەکەش زانین چۆنی بوو ماوەی لەسەر بەردەوام لەسەر خەیاتەکە طبعا خۆتیش دەزانی کە ئینسان خەیاتەکە بەکرێوێت دەرزیەوێ لەزگەی هەوێ عنی زۆر شتیەوێ بڵێ ماوەی خەیاتیم کرد زۆر یعنی بەگریانی مشتری چاکم هەبوو شتەکانم جوان بوو هاتن بۆ لام اینجا کە نقصانی مەبوو بە پیاوەکەم وت ینی بەیانێت چم بۆ فڵان شت و ئەو شتانە ئەکڕم لە بازار هێن ئەیکڕم وتی ناڵم بچیت ئەبێ خۆم بێم لەگەڵتە میشەمە قەیناکە دەوەرە خۆول بێ لەگەڵمە جاری وایی بۆم ناکری ئەمڕۆ نابەیانی هەر گوێم نایە دوو بەیانی ئەهاو ئەنجا کە لەگەڵمە کە لێگەڵمیشمە ئەهەو لێ بڕک و بیانی یەگرت وەکو عنی بڵێن نێتوانی بڵێ وڵای حەز ناکەم ئەوەش ئیشکەی بڵام بیانی پێگرتم وڵای تر وام لێ هاو بەرەبەرە تەبعا مشتەکانم نقصانە بوو مشتەرەکانمە هاو لە وەختی خۆیان جلەکانم نێهانێ ئیتر وام لێ هاو بێزارم لەوە ئەو ئیشەشم نەکرد ئیتر لە ئاخریشە ئەم پیاوەکو بڵێن بیان و هەر بیان و گر بوو ڕێزمێ بۆ چەندها پیاوی کە کەپاڵپشتی هاوسەرەکەیەتی خێژانەکەیەتی یعنی مەسەلەن خۆی بەعزە پیاوە خۆی باژنەکەی لە بڕۆ ئەو کارە بکە بۆی مەسەلەن فێری ئیشیکە و دەرکەوێت لە ناو خەڵکە من ئەکە ئەو ئیشەی حکومێشکە نەم کرد کەسێک لە بری مندانە ئێستا ئەو ئافرەتە من یعنی حەسوودی ناڵم بەڵام ئەگەر من بوومە لە جێ ئەو بمە ئەو ساری هەیە حکومەت ئارزەی یاوەتی کوردیەتەوەی سە لەگەڵ پیاوەکە ژیانێکی خۆشیان هەیە من سەرڕێی کە پیاوەکە ڕێگرن بوو نەبوش بوو یعنی لەگەڵیە یعنی کە پیاوەگەر هەی بێ قەیناکە مەسەلەن خێزانەکە بێ وای ئێستا بە تۆ بڵێ ئیژمەکە و خۆی بتوانێت پێداویستی ماڵدابین کات و مەسرفێکی زۆر باشتان کات و لە هیچتان کەم نەبێ بەڵام ئەوشی نەکرد باوەڕە بێگەر مەسەلەن مای جارە داوای ماکسێکم لێ بکردا یعنی مای داوای پارێکم لێ کردا ئیکرد بە فەرتەنێک نەبێتەوە ئەی بۆ مناڵەکان مەسرفی مناڵەکانی مەسرفی مناڵەکانیش ینی ڕۆژانێکی کەمی دانە من بەو ڕۆژانە کەمی ئەو مناڵانە کۆمە کردم کردە دەغیلێک و پێداویستی مناڵەکان دابینە کرد چەند مناڵە هەبوو خاص سێ مناڵمە بوو دوو کچ و کوڕێکمە بوو سەرڕای ئەوەش کە ئاواژ بوو لەناو خەڵکە وا خۆی دەرەخست کە ما پیاوێکی باشە باوەڕێبی ئەوەی لە دەرەوە ینی ئەو چاک و کردوانی کە لە دەرەوە ئەی کرد خۆم ینی قەنەعەتم نێکەم و لەوانەیە خۆم خراپم یعنی ئەوە کەسێکی چاک بوو لە دەرەوە بەڵام کە هاتوو بۆ ماڵەوە قاچی خستە ئەم دوو ماڵەکە کەسی کە بوو یعنی کە جاری واشەکە باسی جاری سکاڵی خۆم دەرە بڕی لای خەڵک یان مەسەلەن لای کەسێک خزمێ باوەڕی پێ نێکرد ئەی تۆ پیاوەکەی تۆ زۆر باشە کورە بە کچەکەی منەڵێ تۆ دەوام بکە با مستەقبەلە نەفەوتێ یعنی زۆر لەو شتانە یعنی کەیوت باوەڕیان پێ نێکم چکە لای خەڵک وان نەبوو لە ئێمە جواب بۆ منیش یعنی ببووی چی ئافرەت کام و پارەمبەرەی ئافرەت پارەی بۆ چییە ژن بۆ ئەو کرا بەس مناڵی پێ بەخێوەکەی باوەڕێبی جاری وایوت یعنی مەسەلەن حەوشەکەمان بەتاڵ بۆی ئەگەر بەدەست من بێ ینی هە سەقفەکەشە گیرم سەقفی خان و حەوشەکەشەکەم بێکێ بۆی کەس ئێوە نەبینێ یعنی تەبیعەتی لەگەڵ ئێمەوە بوو لە دەرەوە جیاوازتر بوو ئیتر نازەم جۆرە پیاوانە ڕێزمە بۆ پیاوە چاکەکان ئەیانەی خەڵک بڵێن پیاوی چاکە یان حاشازی دوو ڕویان هەبوو ڕێک لە ماڵ ئاوا بوون پیاوی دوو ڕویان پێوترێت کە بە داخەوە دوو ڕووی هەیە لە دەرەوە ڕوویەک پیشانەیە بەڵام لە ماڵ و ڕوویەکی تر پیشانە کەیسامە بە بۆنی سۆشیال میدیا و ئەمە زۆریش بۆ ئێستا لە ناو پیاوانە نەک لە ناو پیاوانە جاریوە لە ناو زۆربەی ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارێنن ئەمەیان هەیە دوو ڕوو لە سۆشیال میدیاوە خۆی دەرەخات کە کەسێکی زۆر پەروەردەیە کەسێکی زۆر باشە کەسێکە عیبی نیە کەسێکە زۆر بەدەم خەڵکەوەی بەڵام لە ماڵەوە پێچەوانەکەی ڕێک پێچەوانەکەی بینی کەم بەداخەوە پێوترێ دووڕووی لە سۆشیال میدیا کە ئەمان نەکرد دووڕووی سۆشیال میدیا بە دووڕووی ناو دەوروبەرەکەشی بۆ لە دەرەوە خۆی نوعێک پیشان ناو لە ماڵەوە نوعێکی تر بووە کە بەداخەوەمە من هەر جاری کێشەیەکی تر و هەروە هاتە لای من کە پیاوێک بوو لە دەرەوە بوو یعنی ئەهات سەردانی ئێمەیە کرد زۆر بە پیاوێکی باشخۆی پیشانەیە زۆر یارمەتی دەربوو زۆر هاوکار بوو بە تایبەتی ئەگەر کەسێک بۆ نمونە کاتی دەورەکانمان تەخیر بووینە یەکسەری مامۆستا مسیارم هەیە کێ تەخیر بۆ با من بیگەێنم یعنی لەگەڵ ئەو ئافرەتانی کە لێ بوو زۆر هاوکار بوو زۆر یارمەتی دەریش بوو یعنی من چەند جارە مانوت ئەی تۆ ماڵ و مناڵە هەیە خێزانە هەیە یعنی چەند جارم قسەیە کرێ من خێزانم نەماوە لە ژیانە نەماوە بەڵام دواتر دەرکەوت کە ئەمە خێزانیشی هەیە و ماڵ و مناڵیشی هەیە و هەتا ڕۆژێک خێزانەکەی تەلەفۆنی بۆ کردم وتی بەڕاستی یعنی ئەمەی کە ئەم پیاوە ئەیکا لەگەڵ منە یعنی کە شتەکانی ئەگەڕایەوە هەمان شێوەی ئەو پیاوەی تو من پێم سیر بوو ئەم باشە ئەم پیاوێکی زۆر معقولە لە ناو خەڵکە چۆنم ژنێم شتانە لەسەر گێڕێتەوە کەچی بالفعل وا بوو لە ماڵەوە کەسێک کە زۆر خێزان و ماڵ و مناڵە چەوسێنێتەوە لە دەرەوەش کەسێکی زۆر باش و پیاو ماقوڵێک کە کێشەی چەندها کەسیش هەلەکە